کاتێک دۆناڵد ترامپ دەدوێت لە باراک ئۆباما ناچێت لە وتەکەیدا بۆ پۆڵۆنیەکان لە وارشۆ ترامپ خۆی لە دیپلۆماسیەتی فرەلایەنی بەدوور ڕاگرت و ئاگاهیدا و گوتی بەهاکانی ڕۆژئاوایی هەڕەشەی تیرۆریزمیان لەسرە واتە لەوانەوەی لەگەڵ ئەو بەهایەنە هاوڕانین و لەو کەسانەش ڕازین. ئایا ئێبە ئەو خواست و ئازایەتیمان تێدایە بۆ پاراستنی شارستانیەتمان بەڕووی ئەوانەی تێکی دەدەن و لە ناوی دەبن؟ بەڵام ترامپ لەسەر مەسەلە سەرێکەکان وەک ئێران کارەکانی بە ئەندازەی وتارەکانی کاتی هەڵمەتی سەرۆکایەتی بە ئەنجام نەگەیاندووە. ئەو سەودایی ئێران ناژیرترین سەودا بووە کە من بینی بێتن. بڕوا ناکەم من هەرگیشتی لەو جۆرەم بینی بێت. بەڵام وەک سەرۆک دۆناڵد ترامپ دوو جار هەڵوێستی خۆی لەمەڕ سەودا ئەتۆمەکەی ئێران دووپات کردوێتەوە. هاوکات لە وتەکەی بەرامبەر هاوپەیمانی ناتۆ گوتبووی پاشگەز بۆتەوە. من گوتم هاوپەیمانی ناتۆ نەماوە بەڵام ئێستا دەڵێم ماوە. سەرۆک ترامپ سێ دەستپێشخەری گرنگی ئۆبامای هەڵوەشاندەوە لەوانە گرتنەبەری ڕێکاری تند ئامێز بەرامبەر کۆچبەران کشانەوەی ئەمریکا لە دوو ڕێکەوتنی فرەلایەنی سەودای بازرگانی هەردوو بەرەی پاسیفیک و هەروەها ڕێکەوتنامەی پاریس لە مەڕکەش و هەوا. ڕاستی مەسەلەکە ئەوەیە کە ڕێکەوتنامەی پاریس بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو پەڕی نەعەدالەتیە. بەڵام دوای ئەوەی ترامپ لەلایەن گروپی بیستی هاوبەشانی ئەمریکاوە سەرزنشکرا و پەراوێزخرا ترامپ لە سەردانەکەی هەفتەی ڕابردوویدا بۆ پاریس گوتی ڕەنگە ڕوانگەی خۆی لەو بارەوە بگۆڕێت. شتێک سەبارەت بە ڕێکەوتنامەی پاریس ڕوو دەدات با بزانین چی دەبێت. شیکانی سیاسەتی دەرەکی دەڵێت پەیامە جیاوازەکانی ترامپ شڵەژانی نێونەتەوەی دەخڵخێنێت. پرسیاری ڕیشەی هەند سەبارەت بە بەهاکانی ئەمریکایی کە ئایا ئەم بەڕێوەبەرایەتیە بەرەو کوێ دەڕوات جاگەر بە ئاخاری زۆری نەتەوەپەرستی یان بە ئاراستەی پۆپۆلیستی زۆر هەنگاو بنێت ئەوە لە ئێستاوە هەتا 4 ساڵی تر کەمبوونەوەیەکی زۆر لە متمانە و پابند نەبوون بەدی دەکەین لە پەیوەندیەکان و دام و دەستگاکان ئەوانەی سیستمی نێونەتەوەیان بە شێوازشی سەقامگیر هێشتۆتەوە. هەر نەبێت لە ئێستادا چەندان هۆکاری جیاواسن وا دەکەن سیاسەتەکانی ترامپ بلەوانی ئۆباما بچن لەمەڕ ئێران ئامۆژگاری تیمی ڕاوێژکاری خاوەن ئەزمون ڕای خۆیان لەو بارەوە داوە لەسەر قەدەغی هاتن بۆ ئەمریکا دادگاکانی ئەمریکایی لە توانای فرمانەکەی ترامپیان کەم کردوێتەوە. سەبارەت بە کۆریای باکوور دۆناڵد ترامپ درکی بەوە کرد ئەویش هاوشێوەی ئۆباما بژارەی دروستی لەبەردەستدا نەبووە.